کتێبخانەی دەنگی خەزان. لە هەوڵی ناساندنی پەڕاوە نووسراوەکاندا ئێوەی گوێگر ئاشناکەین بە ناوەڕۆکی کتێبی تۆ بێچۆمەراویەکی ناشرین نیت. ئەم بەرهەمە مەزعود لەعەلی نووسیوێتی و جەبار تەنیا کردوویەتی بە کوردی. ناوەندی سایە ئەم کتێبەی بەرهەمهێناوە و مافی بەرهەمهێنانی دەنگیشی پارێزراوە بۆ کتێبخانەی دەنگی خەزان. کتێبی تۆ بێچۆمراویەکی ناشرین نیت لە ئامادەکردنی عەتاقە لەراغیە و بە دەنگی ڕازی محەممەد پێشکەشەکرێت. لاپەڕا حەوت. هەر کاتێک بیرۆکەی ئەوە هات بەسەرجا تۆ شاهینێک بیت، شوێنی خەونەکانت بکەوە و گوێ بە قسەی پرۆپوچی مریشک و کەڵەشێرەکانی دەوروبەرت مەدە. پێشەکی لە سەرکەوێکی بڵند هێلانەی بازێک 4 هێلکەی تێدا بوو. ڕۆژێک بەهۆی هەژێنی کێوەکەوە یەکێک لە هێلکەکان خزا و وا ڕێکەوت ئەو هێلکەیە گەیشتە مەزرایەکی پڕ لە مریشک و کەڵەشێر. مریشکێکی پیر لەسەری هەڵنیشت و هێلکەکە وای لێهات ڕۆژێک بێچۆبازی لێهاتە دەرەوە. بێچۆبازەکە وەکو هەموو جوچکەکانی دیکە پەروەردە بوو. زۆری نەخایاند بێچۆبازەکە بڕوای کرد بێچووی کەڵەشێرە. ئەو ژیانی خێزانەکەی خۆش دەویست، بەڵام شتێک لە ناخیدا هاواری دەکرد تۆ لەمە زیاتریت. تا ڕۆژێک لە مەزراکەدا یاری دەکرد لە ناکاو سەرنجی پۆلەبازێکیدا بە ئاسمانجا دەفرین. بێچۆبازەکە هەناسەیەکی هەڵکێشا و وتی بریا توانی بام وەکو ئەو پۆلەبازە لە شەقەی باڵم بدایە و بفڕیمایە. مریشک و کەڵەشێرەکانی دەوروبەری دایانە قاقای پێکەنین و وتیان تۆ کەڵەشێریت، کەڵەشێریش ناتوانێ بفرێت. بەڵام بازەکە چاوی بڕی بووە خێزانە ڕاستەقینەکەی کە لە ئاسمانجا دەفرین. لە ئارەزووی فڕیندا بوو. هەر کاتێ بازەکە باسی لە خەونەکانی دەکرد پیان دەوت خەونەکەت مەحاڵە و هەرگیز نایەتە دی. ئەویش وردە باوەڕی دەکرد. پاشماوەیەک چیتر بیری لە فڕین نەکردەوە، وەکو کەڵەشێرێک دەژیا. دوای ساڵانێک ژیانی کەڵەشێرانە سەرنجام لە دنیا دەرچوو. ئەم چیرۆکەی گابریل گاریسیا مارکێز ڕۆمانوسی بەناوبانگ لە چیرۆکی بێچۆمراویە ناشرینەکە دەچێت. ڕووی هاوبەشی پاڵەوانی ئەم دوو چیرۆکە خۆناسینی ڕاستەقینەیە بەوەی کە خۆیان بەکەمتر لەوە زانیوە کە هەن. بەڵام لە ژیانی مرۆڤەکاندا جێگەی مەخابن و داغ ئەمەیە زۆرێک لە تاکەکان بەهۆی نەبوونی خاستەتی خۆناسینەوە ژیانێکی کەڵەشێرانەیان هەیە. ئەوان هەرگیز ئاگایان لە دۆخی گەورەی خۆیان نییە، بۆیە دووچاری کەمبینی دەبن. ئەوان لە جیاتی ژیان لە لووتکەدا ڕازین لە نزمترین پێگەی ژیاندا بن. مەسعود لەعەلی. خۆشەویستان، بۆ بەدەستهێنانی ئەم بەرهەمە سەردانی کەناڵی کتێبخانەی دەنگی خەزان بکەن لە تێلێگرام. لینکی کەناڵ لە دیسکریپشن و یەکەم کۆمنت دانێراوە.